ولبرزان ام کاتتان باش لە هەولێری پایتەختی باشووری کوردستان ئێمە ئەم شەو باسی پرسێکی گەرمی ڕۆژەفەکەین ئەوژی مەسەلەی بازارە ئێوازانم بەڕێزان لە کوردستانە ماگانە کە هەموو سکتەرەکان لە بەرچاو بگرین خەرجی بازاری کوردستان نزیکەی 3 ملیار دولارە. ئەزانن کوردستان خاوەن بنیە تحتیەکی ئابووری بەهێزە، خاوەن سەروەت و سامانێکی زۆرە. کوردستان خاوەن عقد و خاوەن ڕێکەوتنامەی ستراتیجیکە لەگەڵ وڵاتە زلهێز و دەستڕۆیشتەکانی ناوچەکە. بێگومان کوردستان لەو ناوچە گرنگانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە تاقە وەزەب و بازارەکانی جیهان دابین دەکات. یەکێک لە بەرپرسەکانی ئەمریکا لە دیبیتێکی کوردستان 24دا پێشچاندێکی وتی ئەمریکا لە ناوچەکەی ئەگەر بەرژەوەندی استراتیجیەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان یەکان گیر نەکە نەگونجێنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت سەرکەوتوو بێ. هەرێمی کوردستان بەم سەروەت و سامانە بەم شێوە ناوچەیەکی ستراتیجیکە بێگومان ئالوگۆری بازرگانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر کە ئەو وڵاتانەش ئێستاش لە قەیراندان ساڵانە بە ملیارەها دولار دەخەملێنرێ. ئێمە هاتین باسیەوەکەین ئەو دەنگوانەی کە باس لە گرانی بازار دەکەن. بازار ئیتر خەڵک دەترسێنن بەبوونی ئەوەی کە ریفراندوم نزیک بووتەوە ریفراندومیشەکە ئێوازانن مافێکی سەرەتایی دەموکراسی و حەقێکی مەشروعی خەڵکی کوردستانە وەکو گەلێک وەکو نەتەوەیەکی زیندوو لەسەر ئەم زەمینە بەریار لەسەر چارەنووسی خوبدا شەخصێک ماڵێک کەسێک شارێک تو وەکو شەخص ئەو ئیرادەت نەبێ ئەو مافە نەبێ بەریار لەسەر چارەنووسی خوبدەی ئیتر ینی چی بەماڵێن. بەرحاڵ ئێمە باسی ئەوەشەکەن لە کوردستانە تا چەند ئەکرێت ئاسایشی خوراک لە وڵاتی خۆمان نەدابینکەن کە ئاسایشی خۆراک بنەمایەکی سەرەکی ئاسایشی نەتەوەی هەر وڵاتێکە. بێگومان ئەو داتایانەی لە بەردەستی مدا کە داتایی باوەڕپێکراون لە لایەنی پەیوەندیدارە مەرگرتووە بەرهەمی گەنم و جۆ لە کوردستانە زیاتر لەو ڕێژەیە کە خەڵکی کوردستان پێک دەهێنرێت زیاترە لە پێداویستی دانیشتوانەکەی. ئێمە بە چڕوپڕی ئەم بابەتە لە گەرمیێوانی تایبەتمەند و کەساتیەکانی ئەو بارە دابێژ دەکەین. ئەویش بەڕێزان محەممەد عەباس بەڕێوەبەری گشتی چاودێری بازرگانی لە هەولێری پایتەخت، هەروەها دکتۆر محەممەد عەلی عوزێری پسپۆری بواری ئابووری، فاروق عەلی بەڕێوەبەری بەرهەمی بنەتوو لە وەزارەتی کشتوکاڵ کە تایبەتمەندە لەو بارەیە. ئێمە بێگومان هەوڵادێن لەگەل ئامارە دەقیقەکان لەو بارەیە وەربگرین. بە خێراتنی میوانەکانم ئەکەم. کاک محەممەد لە توا دەست پێکەم لەم ڕۆژانە پێم وایە پێش 2 ڕۆژ بوو لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆبوونەوەیەکە بوو لەسەر گرانی نرخی بازار بڕیار دەرکراوە لێرە توش وەکو ئەندامێکی ئەم لیژنانەی چاودێری لەسەر ئەو بابەتە حتا بەرپرسی یەکەمیشی لەسەر بازار فعلا بازار گران بووە نرخی کەلوپەلەکان گران بووە. ئەمە پاشەوەی ئەو دەنگۆی براوە بۆ کە گوایە بازار نرخ زیادی کرد و بازار بەرەو ئەو کرد و چەند کەسی دەنگێکی نەشازیش هەبوو لەوانەیە بە قەستەن وایان کرد کە داوان لە خەرک کرد و کەلوپەل بکردن بە دواسیمان کرد سەردانی کۆگاکانمان کرد و سەردانی مارکێتەکان و ئەو مۆڵانێکی هەیە لە هەولێر سەردەما کرد هیچ گۆرانکاریێکمان نەدی بەڕاستی لە نرخ زیاد بیتن. تەنها ئەوەی کە زیاد بوو نرخ گەنم بوو گەنمیشە خەڵکەکە کڕی و چە کەسێک پێویستێکی کەمی خۆی دابین کرد خۆی ئەوەش کڕینەکەی ئەوە بزیاتر ئەمە وەکو حکوومەت دابشکردنی ئاردمان تاخیر کردبوو لەبەر ئەوەی پرۆسی بازارکردنی گەنم لە ساروەکان کۆتایی نەهات بوو نەشمان گەنمی کۆنیشمان نەبوو تاکو بینێ ئاشەکان بیهارتن تاخیرکە تا بۆ ڕۆژی 26 مانگ دەستمان بەهارنی ئارد کرد و ئێستا کێشەی گەنمەکەش کۆتایی پێهاتیە تا برێم لە خلالی ئەو 3 ڕۆژێ 50,000 دینار لە هەر تەنە گەنم هاتە خوارێ لە هەر فەردە ئاردشی 3 تا 4,000 دینار نرخی فەردەی ئاردی خۆماڵی هاتە خوارێ. هەی کەلوپەلەکانی تر بەشێ کەلوپەلەکانی تری ئەوەی هەبیت برنج نرخی گرانەکەی ئێستانیە نرخەشی عالمی هەستایە ئەگەر ئەوانی ڕۆژانە لەوانێت لە مۆڵەکانی دەبینی خەرکای دەرکەی ماڵەکەی خۆی دەکات دەبینی ڕۆژنامەشە لە خستەبەر دەرگایەکەی تەماشا دەکەی هەموو نرخەکانی خوان دابەزە دەسیزای ئەوەی کە بەرزیان کردەوە. کۆگاکانی هەرێمی کوردستان کۆگاکانی هەرێمی کوردستانشمان سەردان کردیە هەر 15 ڕۆژ پێش ئێستا چ قایمیان هەیە بەراوردمان کردە نفسی قایمەکانیشم لە بەردەست ئەگەر پیشاندم هیچ گۆڕانکاریش مەسەلا نەهاتیە. بازرگانەکان لە هێنانی کەلوپەل هیچ ئاسانگیان بۆ دروستە بێت لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە. بازرگانەکان تا ئەو لەحزەی هەر ئەستمرای دێن ئیجازەی هاوردە دەکەن لە کرمان هیچ کێشەیان نییە و ئەنی لە لە دەوڵەتەکان کێشیان لۆ نەبووە بەڕاستی. بەڵێ کاک فاروق بەڕێستان وەکو بەرپرسی یەکەم لە وەزارەتی کەشتوکار لە بواری بەرهەمی ناوخۆی بە تایبەتی لە بواری گەنمە بۆ گەنم گران بووە ئایا فعلا هۆیەکەی ئەوە بووە کە کاک محەممەد باسی کرد ئەن هوی تریش هەبووە سەبارەت بە گەنم گرانبوونی چەند وەکو بدەن چەند دیعاەکەەوە کە گەنم گران بە ئەگەر نا ئەمە پێویستمان بە بەوەندە گەنمێنیە کە پێویست بەوەی ناکە کە
خێزانەکان گەنم لە ماڵەوەدانێ چووکە ساڵانە کوردستان نزیکە 1 میلیۆن تەن گەنم بۆ هەم دێنیتن کەچی پێداویستێمە 9 میلیۆن تەنێ ئەمە ساڵانە 9 میلیۆن تەن گەنمان زیاد هەیە بۆ نمونە ئەو ساڵ نێزیکەی 330,000 تەن تەسلیم بە سایلۆکان کرا کەچی نزیکەی 400,000 تەن بەس سووتە دەرەوەی هەرێمی کوردستان کە بردیانە بۆ ناوچەکانی تریان ئێمە گەنمان لە خۆمان گەلێک زیاتر هەیە ساڵانە گەنم بەرەو زیادبوون دەچی چووکە بەرهەم لێ وحدەی مەسلح ساڵانە زیاد دەکە ئێمە توانیمان کە بەس ئەوەی کە تەسلیم سایلۆی بکرێن نزیکەی 912,000 تەن ساڵانە لە کوردستان نزیکەی 130 بەرهەمی گەنم لە عێراق هەمی لە کوردستانە ئەوە وای کرد کە حکوومەتی عێراقبی لەو نسبەیە بکاتەوە لەو لە کوردستان 130 کەچی بەخۆیان 170 هەیە سەبر نسبەی هەرێمی کوردستانی کەم کردەوە بۆی بینتە 170ەکەی یعنی ئەویان پێخۆش نەبوو کە ئێمە کوردستان چۆن کەمیان کردەوە بەکڕین بە ینی بەچە ڕێگایك هەوڵیاندا کە کەم بکرێتەوە بەرهەمە لە کوردستان بەس ڕێگایك ئەوان کۆبوونەوە کرا لە بەغدا داوایان کە گوتیان ئەنگۆ بەرهەمتان ئەوەندە نیە بەرهەمەکانتان گەلێک زۆرە کەمیان کردەوە هەموو هەوڵەکەیان ئەوە بوو کە بەرهەمی گەرم لە کوردستان کەم بێتەوە بۆ نمونە ئەو ساڵ نزیکەی 440,000 تەنیان بە کوردستان دانە بەڵام پێش ئەوەی ئەو پرۆسەیە دەست پێ بکە جوتیارەکانی ئێمە هەمووی گەنمەکەی خۆی فرۆشتە بازرگانی عەرەب کە بردیانە دەرەوەی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە لۆ کوردستان دانرابوو کەمی کرد چونکە ئێستا بەڕاستی گەنم مرکزیە گەنم مرکزی سەر بە بەغدا یعنی هەرێمی کوردستان دەتوانم برێم تەنیا ئەوەی کە لە بەغداوە بۆمان دێتان ئەوەی جێبەجێ بکەیت هەتا پلانی ئێمە ویستی جوتیان هەمووی بۆ ئەوەیە کە سایلۆچی لێ ئەوەی جێبەجێ کەواتە قسەی تو جێگە سەرنج بوو بەغدا لەبەرەوەیە کە 3 ساڵ جارێک پارەی گەنم ڕەوانەی بجووت یارەنگە ڕەوانەی هەرێم دەکات لەبەر ئەوەیە ناچاریان بکە بەرهەمەکان یەک لە کێشەکان ئەوەیە یەک لە کێشەکان ئەوەیە کە پارەی جوتیارە نادە ئەوان بە بیانوی ئەوەی کە گەنم لە دەروی وڵات دێ ئێمە پێمان گوتن فەرز کە 1000 سیارات 1000 سیار لەسەر 20 تەن دەکە 20,000 تن ئەدی ئەو 900,000 تەنە لە چیات بەرهەمی خۆمە کاتی خۆی ئێمە برژ لە کوردستان 200 کیلۆ لە دۆنمە چوو ئێستا برژ لە زۆربەی ئەوانەیە کە ئاو دەدرێت کە ئێستا نزیکە 9 میلیۆن دۆنممان هەیە ئاو دەدرێت نزیکە 1 تەنی دەکە لە دۆنمەچی ئێمە ساڵەنە دەتوان 9 میلیۆن تەن بەس لە ئەوەی کە بەراوە بەرهەم بین لەگەنم کەواتە ئێمە هیچ کێشەی بەرهەممان نییە تاکو ئێستا کێشەی بە بازارکردن ئێستا احتیاتی بەرهەمی گەنم لە سایلۆکان لە کوردستانە بەشی چەند ئەکا ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە کاک محەممەد باش بەشی ساڵێک دەکە بەلایانی کەمەوە هەنی ساڵێکی تر ساڵێک تاو کاتە بەرهەمی تر وابزانام کاک محەممەد ئەو پرسیارە لە کای محەممەدی شەکەم بەڵێ دکتۆر محەممەد بەڕێستانەوە پسپورێکی بواری ئابووری پێتان وایە ئەو دەنگوانە کە بەڵاو ئەبنەوە فعلەن مەترسی لەسەر ئابووری هەرێمی کوردستانەیە فعلەن هەرێمی کوردستان خاوەنی ژێرخانێکی ئابووری ئەوەندە لەرزووکە کە لە ئابلوقەیەکی بەسیت خەڵک لە برسە هەمرێوی تر بازار گەرانە بێ و نەزانم چێ شتانێکە بەڵاو دەکرێتەوە بەڵێ سپاس کاک هەکار سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان ڕێزەی نازشمان لە بۆ پێشمەرگە و خینی شەهیدانەیە نەخێر بنیاتی ئابووری کوردستان زۆر لەوەی بەهێسترا کە لەوانەی لەو مۆقعی ئێستا لەناو بازار جەمالێ دەبی بەڵکوم زۆر لەوەی هێسترە بەڵکو خەونێکشە بۆ دەوڵەتانی دەراپشت کە کاری خۆیان تێدا بکەن بازرگانی خۆیان تێدا بکەن وەک جەناب لە بیدایەتە باست کرد ماگانەی خەرجیەکانی هەرێم 3 میلیارد دلارە بۆ بواری ئێستا 3 میلیارە ئەگەر ماگانە زیاتر لە 5 میلیارد بووە ئاڵوگۆری تجاریەکان تەنها لە ناوخۆیی و لەگەر وڵاتانی دەراپشت لۆ جەنابتم باس کرد خەونێکە و مەترسیەک لە دەراو پشت بەڕێزیان کاک محەممەدش باس کرد هەردوو کاک فاروق کاک باسییان کرد 135 گەنمی عێراق لەلایەنی ئێمەیە منەوەش زیاد دەکەم 195 ئاوی عێراقیش لای ئێمەیە ئەمە ئاویشان لەسەر بگرینەوە ئەوان لە تێنوان دەمرن نەگەگە گەنمیان لۆ بنێرین لە برسان دەمرن ئابوورێکی بەهێز توانایەکی بەهێز ژێرخانێکی بەهێز بەڵام لەوانە کەم و کوڕیەک پێشتر هەبووە لە دانانی پلان بۆ ڕۆژێکی وەوە ئێستا دەبی کار بکرێت چارەسەر بکرێتەوە ینی ئەو مەترسی لەسەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان نییە نەخێت بە جەناب بگەینم ئەمە لە ساڵی 91 ناژین ئێستای کوردستان لەبوونێکدایە لەناو لەوحەیەکی زۆر گەورەی ئابووری جیهاندایە ژمارەکەت هەیە زیاتر لە 1 میلیۆن بەرمیل نەفت ڕۆژانە وەک ژمارە داخلی بازاری بازرگانی نەوت دەبی
یەکینۆ گازەکەمان دەڕوە کە قڕقڕۆکی ئابووری تورکیا و ئەوروپای پێدەگیرێ بێ لەوەی زیاتر لە 72 معدەنی تجاریمان هەیە کە دەتوانین ئالگۆری پێ بکەین بێ لەوەی لەوانە ئابووری ناسانی کەژەوەی دەزان بەلان درچیان پێ نەکردبیە وڵاتی کوردستان کە ئێستا پێدەن هەرێ میشاڵە بۆ جوان دەبینە وڵات بە 12 دەرەجە ئێمە لە پێشترین لە خەلیجی عربی وەک ئابووری و بۆ بنیاتی ئابووری کە هەمانە بۆ نمونە زمانی تایبەتی خۆمانەیە جیۆسیاسیەکەمان کەتیە ناوچەکی بینی تورک و فارس و عرب لە ناوەڕاستی جیهانین بۆ لایەنی تجارەی فەزایی کە پێدەرێن مەتار زۆر لە خەلیج بەقوەترین ئاوی خاوێنمان هەیە دەخۆینەوە ئاوی تجاریمان هەیە زراعی پێوە دەدەین لە 12 نقطەوە دەشتمان هەیە دۆڵمان هەیە چیامان هەیە ئەو ئابووری لە کوردستان هەیە تاقانەی هەموو ناوچەکەیە کەواتە زۆر جار لێرە وڵاتانی خەلیج بە نمونەیەکی باشی ناوچەکە دەهێنرێت توالێ ئمە پێش لەوانەوەین کەواتە پێشوانەی چی بکەین کە لەوان پێشکەوتوتر بینانی لە واقع خەلکی ئێمە خۆشگوزارانتر بێ وڵاتی ئێمە لە هەموو سکتەرەکان زیاتر پێشکەوێت ئەو بەڵێ کە ئێستا بێگومانم بەسەوەی دانێ بە بەڵێ دێتن ڕیفراندۆمەکە باشترین دەستورە لەوەی وەڵامیان دەینەوە کە ئەمەش ئابووریەکی تایبەت بە خۆمان هەیە کار بۆ خۆمان دەکەین دەتوانین دەربخسین کە ئێمەش لەوان لە پێشترین ئێمەش لەوان چاکترین ئێمەش لەوان زیاتر ئیشمان پێ دەکرێت وەک ئەو ژمارانە هەردوو بەڕێز باسییان کرد ئێمە قڕقڕۆکی دەرا پشتمان گرتووە بەڵام ئەوان بەداخەوە تابووری پێنجەمیان بەداخەوە کارێکی خراپ دەکاتن خەڵکەکە دەترسێنی ئەگەر نا من لێرە دەرێمەوە لە سەو قسێژ وەک پسپۆرێک لە بوارەکانی خۆم دەرێمەوە کوردستان لوتی کەپوی هەردوو دراوسەکانمانن ماغەیری عێراق لە ئابووری ئەگەر ڕاست دەکەن سنوورەکان دا بخەم بزانە ئێمە زەرە دەکەن یانەوە زەرە دواتر دێمەلای و کەفێڵن کێ زەرارەکە بەڵێ کاکی محەممەد کەواتە ئەو دەنگوانەی لە ئێلامە لایەن کۆمەڵێک کەسەوە بەڵاو دەبێتەوە بتەساندنی خەڵێک لەسەر مەسلەی ریفراندۆم کە بە نەخێر دەنگ بوو بدەن کە ریفراندۆم پرسێکی نەتەوەیە کە ئەو پرسانەیە ئەو بابەتانە کە ڕاهەندی نیشتیمانی نەتەوەیە پێویستی بە کوم دەنگ هەیە بەڵام لەوانەیە هەندێک بازرگان و هەندێک خەڵکانی تریش لە ناو بازار ئەم دەنگوانە بڵاوەکەنەوە ئێوە چی ئیجراتێکی تونتان هەیە بەرامبەر ئەو کەسانە ئەمە بەنسبەت ئەوانەی تا کوێستا کەسێکمان بە دواتومان کردی بەڵام کەسێکمان بەدەست نەکردی ئەوەی کە دیتمان هەتا ڕوودادگای بکەینەوە کە مەسی احتیکاری ماوەدەکەی بیان ئەوەتە دەنگۆی وای بڵاو کردەوە بەڵام ئەمە لە بۆ ئەوەی کە ڕەتدیوانەمان دایتەوە هەر لە دوێنێرە بە بڕیاری وەزارەتی بازرگانی بڕیاردرا کە ڕێگای بکەینەوە لە بۆ هێنانی گەنم بە هەموو جۆرەکانی گەنمی ئالیک بینین بازرگانەکان بچن گەنمی لە بۆ بازار بینن لە بۆ بنێت تۆ هەروە ڕێگان پێدرا بکەن یعنی هەموو وا دەکەین بازارەکە ئەگەر هەتا ئێستا داگۆ حدودەکان قەپات کرا ئێستا مە حدود دەکەینەوە بە گەنمی دیش داخل کوردستان بکەین لە هەمان کاتەمە ئێستا لە خلالی هەفتەی وەجبەک ئاردمان تەوزیع کردیا وەجبەک شەکرمان تەوزیع کردیا وەجبەک ڕوونمان تەوزیع کردیا لە پاش ڕۆژی یەکشەمە دیسانەکە ڕون و شەکر دابەش دەکەینەوە و لە پاش دەی مانجی دیسان وەجبەکی دی ئارد دابەش دەکەین ینی ئەو کەمێک کە پەتاسە مەتاخیر من خەڵک وایە مەترسی ئەوەی بوو دیارە حکومەت ساروەکانی بەتارە لێ ئەوەناکە مۆزوعەکەمە زیاتر لەوە بکە پرۆسی لەوانەیە تەرسی خەڵک لەوە بێ لەبەرەوە پێشتر ئەو تەجروبە هەبووە لە کوردستانە تەرسی خەڵک لەوە بێ کە چند کاتێکە نزیک دەبێتەوە زیاتر هەست بە مەترسی بکەن زیاتر ئەو دەنگوانە بەڵاو بکرێنەوە تونتر بن لە ناو کۆمەڵگە ترسی هەبی خەڵک لەوەی لەوانە ترسی بەڵام ئێستاگەر ئەوی سەردانی بازار کردی وەشی دووەم و سێم ڕۆژی نییە ئێستا بازار مۆڵەکانی تەمەشاکە ڕۆژانە ئێستا مشتریاتی مۆڵەکان دابەزی وەکو یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ نییە باوەڕکە پێنەڕان دەگەشتن بازرگانەکان لەناو کۆگاکانە مواد بگەینە دوکانەکانە دەیان برد بەڵام ئێستا کە مشتێکەکە بۆ دەرەجەی نما ینی دوای ئێوە بە دوواداچۆنتان کرد دوای ئەو بابەتە بە شوێکی ئاشکرا لە ڕێگانەکانە باس کرا ئەو خەڵکانەی کە چوون بە کۆم شتیانە کرد بە کۆمیان نەکردی هەر بگرن لە بەحتکار لەوانە پێویستێکی کەمەش خۆی لە پێویستی کردی بەڵام بۆ کۆمەنی کردی احتکار بکارە جێ بشارتەوانەوە تاجیرەکان دەرگای کۆگاکان کرایتەوە سعرەکانە بەرز دەکردەوە بلاکە زۆر ئێستا دەزانم پێم ناوێت هەندێک لەوانە بتەم ئەوەک لە بۆ ئەلامەک لە بۆ یان دیعاگ لە بۆ هەندێک کۆگاکان هاتن وتەمە سەتا ڕێژەی باشمان دابەزانێ ئێستا جێکان تا بچن لە مارکێتەکان بزانە سەتا سەندیان دابەزانێ ماوەدەکات ئێوە ئیجراتان لەگەڵ کەسانە کرد دایان بەزان نرخیان دابەزان نەکەوە نرخیان دابەزای بەرزکەنەوە ئەنی کۆمەڵی بازرگانی دەسۆ بازرگان دابەزیوە بۆ ئەو ترسە زیاتر بینینەوە دیعاگ لە بۆیان خەرک برێ نەک مارکێتەکانیشمان هەیە دەتان خەرک ببینی وا لافتیان هەرواسیە و چزایك بە جەریدەی ڕۆژانەش بڵاوی دەکەنەوە لە کۆرانەکانی بەرمانان
کە خەرگ ئاگدار دەکەن فەرم وەرمادەکانمان بین بزان دەستکاری چ ماکرێ ئەوەی خەرکەکە هەندێک لە بازار لەوانێ دەرێ کەلوپەرە گران بەڕاستە مەبەستی چییە گرانی هەتا ئێستا مشتری نەوە برنجێکی بۆ ئێستا برنجێکی بەوەرچاوکێتە لە ئاساستا ئەو برنجە لەگەر برنجی جیازە یان ئاوی تەماتێکی هەتا ئێستا دۆشاوی تەماتێکی کڕیا لۆ نمونە یەک لەوانە ئاڵتوسای کڕبی لەوانە ئێستا زێر سعرەکەی گرانتر بووە ئێستا کە دەچی لە میسای وا دەزانین سعری گران نەخێر سعرەکە گران نەبووە بەڵام ئەو مادەکەی خۆی گۆڕیا دەستکاری بەنەوە پرسێکی دیکە هێناڕەوەی تۆتی ساری کاڵەکان منافسە لە وڵاتە پێشکەوتەکان لەسەر بنەمای ئەوەیە باشترین کالا لە ڕووی کواڵێتیە بێنە بازار و کەمترین سعر بە خەڵک دەفرۆشرێ لێرە زۆر جار بازرگانەکان بەمەشەوە باکسی ئەو وڵاتانەوە کاکار ئەوە لە وڵاتێ جەنابی دکتۆری دەزانێت بە ئەبرناسە ئەوە لەو دیارە دەکرێت کە بەخوان بەرهەمهێنن ئەمە بەرهەممان نییە بەرهەمەکان هەموو لە ڕگای بازرگانیە یعنی ئیسرات دەکەین شەکان هیچ خۆماری نییە ئێستا وا خەریکی چەند کارگەی بکەوتە سەر پێ ئیسلام برێ کارگە ڕوون لە هەولێر کرایتەوە چەند کارگەی برنج و ئەوشانەوە تاعبیە دەست پێکردی لێرە دەکرێتەوە ئەگەنا پێشتر هەموو لە دەرەوە بەرهەم داهات و هەلێوەشی نایتوان ئەو وڵاتانی بەرهەمهێنن دەتان ئەو بکەن کوالیتی باش نرخی کەم بینە بازار بەڵام ئەتوو بازگان منافسە لەبەسەر بازرگانەکان تەنها چەندی سەرف دەکات و جۆرە ببینیتن شێوازی ئەوکەی بگۆڕێتن بەڵێ بەڵێ کاک فاروق لە کوردستانە زۆر جار لە کاتی بەرهەمی گەنم سایلو وەکو پێویست نییە خەڵک ئەو گەنمە نازانێت لە چێ دانرێ بوو نمونە لە منتەقی شێخانەوە منتەقە بڕۆ بە کیلومتر سیارەی پڕ لە گەنم بە دوایە کاوەستاوە بۆ نمونە لە دەشتی هەریرەوە بڵێ بڕۆ تا بگەیتە شێخانێک سایلوتیانە ئەوە چیتان کردووە بۆەوە کە ئەو گەنمە خەزم بکەن ئیستیفادە لێ بکەن ڕاستی ئەو کێشەی سایلۆی علاقەی بە وەزارەتی بازرگانیە بەس ئەوەش دەگەڕێتەوە چووکە گەنمەکە لە بەدەستی خۆمان نییە هەموو ترسی ئەویان هەیە ئایا سبەی ئەها دایدەخە دوو زبەی دایدەخە هەموو دەیانێت بە فترەی زۆر کەم چەند گەنمیانێ هەمووی تەسلیم بە سایلۆکان بکەن ئەگەر بێت و سایلۆکان لە بەدەستی خۆمان بی ئەگە مەوعیدەکە دیاریکرای جوتیان ئەو پەلەی ناکە بەس چونکە ئەوەکە لە بەردەستی بەغدا زۆر جارن دەرێتن پاش دوو ڕۆژ کە سایلۆکان دادەخە فەلاحەکان نازان چی لێ بکەن تاکو ئێستاش حکوومەتی عێراقی یەک سیاسەتە سعری گەرمی زیاد دەکرێت تا گەیاندێ نزیکەی 900,000 دیناری کە ئەوە لەگەر سعری بازاری جیهانی زۆر فەرقی هەیە بلوێ هەموو کەس دەویست گەرمەکەی خۆی تەسلیم بە سایلۆکە بەڵام دوو ساڵە سیاسەتەکەی گۆڕی سیاسەتی نرخەکەی گۆڕی لە 900,000 هینای 720,000 ئێستا هینایتە 560,000 ئەو کەمکردنەوەی بەلایەکی قازانجی ئەوەیە کە گەنم لە دەرەوە یا منافەسەی ئەوەی نەکەن چونکە ئەگەر بێت و سعری ناوخۆ لەگەر سعری نزیک بی گەنم لە دەرەوە ئێستا ئەمە وەکو وەزارەتی کوشتوکان وەکو بەرهەمهێنانی گەنم پێمان باشە هیچ زۆرە گەنمێک لە دەرەوە نێ ئاجی لە دەرەوە نێ چونکە توانای ئاشەکانی خۆمان ئێستا نزیکەی 1 ملیۆن تەنە لە ساڵێکی کەسی ئێمە پێویستمان 500,000 تەن ئادیە ئەو ئاشانەی کە لە کوردستان هەیە توانای 1 ملیۆن تەنیان هەیە کە بەرهەم بێن لە ئارد کەسی پێویستیمان بە نیو ئەو کەمیە هەیە کەواتە ئەوەی توالێ لە بەغدا فعلەن بەغدا دەستێکی ئەمینە کە ئەو سۆکتەرە گرنگە بە بەغداتاندا ئەو تەعاملی لەگەڵ بکە والله ئەوە لە دەستی ئێمە نیەوە کە بەدەست بەغدا لە دەستی ئێمە نیەوە سیاسەتی یعنی لە بەرزەکانێ لە بەرزەکانیش بەست و بەرپرسی یەکەمی لەوەیە ئێستا بەڕاشکاوی بڵێ بەغدا دەستێکی ئەمینە لەم سێکتەرەیە بۆ تەعاملکردن لەگەلی ئەگەر بێت و بودجەی تەوا بۆ ئەمە چەند ساڵە داوا دەکەین کە بودجەی تەوا بۆ ئێمە دابی کە ئێمە بە خۆمان گەنمەکەی بکرین و دابەش بەسەر جوتیارەکان بکەین نەک کەواتە هەوڵتان داوە کە ئەو مەلەفە لە دەستی بەغدا بێنە دەرەوە زۆر پلانی کەشمان هەیە بۆ نمونە ئەمە دەمانەوە مەسەر ساڵانە لە زیاتی ئادی یەک مانگ بە ساواری دابەش بکەن هەموو لە کوردستان ساوار باوە کێشە چکەمان هەبوو ئەو ساڵ بەغدا ساڵی پارگۆتی بەس گەرمی نانی وەردەگرین ئەمە بە هەولی وەزارەتی خۆماتوانیمان ساڵی پار گەرمی ساواری وەگری ئەو ساڵ بەس گەرمی نانی وەرگێت کەچی کوردستان زۆر باوە لەو بەرهێمێنانی گەرمی ساوار کەچی گەرمی ساوار لە بازارەکانی زیان نرخی گەلێک زیاتر لە گەرمی نانی ئێستا ئەمە جوتیارەکان ئەو ساڵ زۆر زەرەریان کرد لەبەرەوە چووکە گەرمی ساواریان نەچان ئێمە چەند زۆرە سنفێکمان هەیە گەرمی ساوار کە باشترین سنفە لە جیهان نەکە لەم ئەوەی وەکو سمیتۆیە ئەکسادە ئەوانە کەچی حکوومەتی عێراق گوتی وەرناگرم جوتیارەکان یعنی مەجبور بووم کە بەس گەرمینانی بسینن خۆی دەتوانین مەسەرەن ساڵانە ئەگە بێت و ئاشەکان 125 گەرمی ساواژ تێکەڵ بکەن ئێمە زۆر شوێنمان هەیە بەس باوە بۆ گەرمی ساواری لۆ ئیجباری بکەین گەرمینانی بچین چونکە پێویستی بە ئاو هەیە دوو کەڕاستی سەرەکی خۆڕای کە لە کوردستانە پشتی پێبەسرێ گەنم و برنجە برنجی شەکو پێویست لە کوردستان بەرهەم ناهێنرێت ئێوە بۆ ئەمە چیەکەن
برنج پێویستی بە ئاو هەیە ئەو جێکە ئاوی ئێستا برنجی وە هەنگای باش هاوستێ بۆی کە پالپشتی لە برنج بکرێت بەڵێ بەڕاستی ئێمە پالپشتی لە برنج بکەین خارج کەسێ دکتۆری دەزان ئێمە حەز دەکەین ئێمە بەرەو بەروبوومی گەنم بینەوە نەک بەس احتیمال لەسەر برنجی بکەین یان بەروبوومی گەنم وەکو ساوار و گەنمەکتاوان ئێستا لە زۆر وڵاتانی جیهان بۆ نمونە وڵاتی مەغریب برنج هەر بەکار ناینن چونکە بەرهەمیان نییە گەنمی بەکاردەین ئێستا ئەمە سەبر دەی بگەڕینەوە سەر ئەسلەکەی خۆمان کەواتە لە توانەتاندا هەیە لە جیاتی برنج ساوار بەرهەم بێنن ئەمە نارێن برنجی واز لێبین بە سەبر وازی لێبین یانی بەرەو ساوار بینەوە بەرەو گەنمەکتا بینەوە بەرەو شتانێک کە خۆمان بەرهەم دەین نەگەوەی لە دەرەوە دێ کەواتە دکتۆر ئەوەی من تێبینیم کردووە لەوانە کێشە لە پلان هەبێ پلان شو دابنرێ بوو نمونە وەزارەتی کشتتوکار لە هەموو دنیا زۆرترین بودجە بۆ تەرخان دەکرێت لە کوردستان و ئابزانم کەمتر لە 102 بودجە بۆ وەزارەتی کشتتوکار دابین کراوە لە کاتێکە بەرهەمەکەشی وەکو پێویست باشە ینی لە زۆر ئاراستەوە چی بکرێت کە ئەم کێشەیە چارەسەر بکە بە تایبەتی مەلەفی گەنم بۆ لە بەغدا بێ بەم شێوە محاربە هەرێم بکرێت بڵێ وەک هەردوو بەڕێز باسییان کرد ئەمنی قومی غزایمان ئێستا لە دەست بەغدایە وەک بەڕێزیان باسی کرد ئەوەی خەتەرترین نقطە و هەنگاوە بەرەو دەولەت بوون لەبەر ئەگەر تۆ غیزای خۆت و غیزا و تەندروستی و پەروەردەی خۆ لە دەست خۆت نەبی دەولەت بوونت مەحال نییە وەڵام شاکلی تێدا دەکەوی بەس دەبا جەنابیشم ئیشارەت بە شتێکی کرد تا ئێستا نرخی گەنم نەگەشتە ئەو نرخی کە حکوومەت پێ بێوەردەگریتن نەگەشتی تێت گران نەبووە بەڵکوم هەرزان بوونەکەی لە چیە واقعتری با قسەی لەسەر بکەینەوە حکوومەتی عێراق 3 ساڵە 2 ساڵە پارەی گەنمی نەدایە فەلاح ئەوەی وەری دەگری لە بازار دەیفرۆشتەوە بە نرخەکی کەمتر خەڵکە چکە دەیکڕیەوە لە جیاتیوی دەچوچەکەی وەردەگرتەوە باوەستە باە بە شتێککە باە پارەکەی بۆ سرف دەکرا لە بەغدا و لەناو خۆمان هەروەریشی نەگرتووە ئەوە گەریش وەگریتن وەک بۆرسەکی لە هاتبوو کڕین و فرۆشتنەوەکەی ئێستا خەبەرەکەیە بۆ ئاخرەی کە گوایە بەغدا گوتی پارەکەی سرف دەکەم نرخەکە یەک لە نقطەکانیش بەرزبنەوەی نرخی گەرمەکە ئەوەدا بوو پێویستمان بە پلانێکی استراتیزی 5 ساڵە تا 25 ساڵەی خۆراک هەیە دەبی زادی خۆمان زیجی خۆمان لە دەسەڵاتی بەغدا و دەورە پشتی ژێربینین خاکەکمان هەیە هەموو شتێکی لێ دەچیندرێ دەبی پلانی هەبی دەبی خەرجەکی چاچی لە بۆ دابین بکرێ بەڵام ناتانی گلەی بکەین بێن حکوومەت ئەوڕۆ نەیکردێ لە بەرەوەی پارێ لە دەستەیە کە پارە هەبوو ئیش دەکرا بەڵام ئێستا دەبی لە هەندێک شتی دیکە ببڕیتەوە بە هەر جۆرەکبی کەواتەوەی توەتی ئەمنی غیزای ئێمە لە بەغدایە لە کاتێکە بەغدا لە گەل هەریمی کوردستان هەموو کەسێک کەزانێت تعاملی چوونە خراپ لە 100 ساڵی ڕابردوو تا ئێستا ئەمانینە ئەم لە جاتی کەواتە ئەمنی غەزایی بنەمایەکی سەرەکی ئەمنی قومیە لە هەر وڵاتێکە ئێستا بە تایبەتی لە جیهانی 21 لە هەموو دنیا اعتیمادی سەرەکی لە ئەمنی غەزایی لە ئاسایشی خۆراک دەدرێت کەواتە حکوومەت ئەتوانێت حکوومەتی هەرێم ئەم سکتەرە گرنگە بخێتە ژێر دەستی خۆیەوە لە بەغدا بستێنێ چوو بڵێ یەک لەوانێکە دەتانی بخۆمان بکڕینەوە بە خۆشمان بیکەنەوە گەن بە خۆشمان بفرۆشینەوە حکوومەتی هەرێمەوەندە بێ دەسەڵات نییە ئەوەندە بێ پارێژ نییە بەڵێ امکانەدا هەیە ئێستا پێ دەکرێت ئێستا پێ دەکرێت ئێستا شەڕی داعشمان لە یاخە بوویتەوە بەرهەمەکانی کەمان بەرە باشی دەڕوا فێر کردین ئەگە شەڕی داعشی زەرەری لێدابین قازانجی دیکە پێکردین ڕووی ڕۆکی لۆکردینەوە کە بەرەو ئابووری سەر بەخۆی خۆمان بین و بەرەو ئیستقلالیەتی خۆمان بین لە ئابوووریەکان بەڵێ فێری زۆر شتی کردین ئەو شەڕا بەڵام ئێستا و خەرجیانەکە پێشتر دەکرا تاکید وەک جاران نیە ئەو شەڕمان لە بەڕۆ بوویتەوە حتا ئەمە بەشێکە لە داهات بەشێکی گرنگە لە داات حکوومەت بە دوای سەرچاوی تری داهات دەگەڕێت ئەنی ئەمە سەرچاوەیەکی سەرەکی داهاتە بۆ دانیشتوانەکەی و نیوەی زیاتر ئەتوانێت هەوەردە بکە بڵێ بۆ نمونە بۆ جەنابەت پێش مانجی 5 ئۆردوگان لەگەر مستەر پۆتینی رووسیای دانیشت نالێن کەلیمەی پارانەوە نا بەڵام ئیلحاحی لێ کرد کە ڕێگا لە تەزدیرکردنی تەماتەی تورکیا نەگری لە بۆ رووسیای کە ساڵانە 240 میلیۆنی دەفرۆشتێ 240 میلیۆن دلار تەماتەی تورکی لە یەک شار کە نزیکی ئالانیا و ئەو مەنتیقەی سیاحەکەیە لەوێ یەک شار بەس تەماتە دەفرۆشی دەکاتە 240 میلیۆن دلار وەک پارانەوە خبرەکەم لا هەیە دەرەگوتیان کاکە هەموو شتێکی حسابە سەبانێ بەس بەڵام تەماتەکەمان با بڕوە پێیان گوت مشکلەی سیاسی تەماتەی رووسیا
لەگەرەوەی ڕئیسی جمهوریە لە بۆی حاولیدا کراوە وێستە تەماتەکان لۆ دەڕوە. بەڵێ کەواتە کاک محەممەد لە کوردستانە بەڕووبوومی ناوخۆیی ساڵ بە ساڵ باشترە بێ پێشتر بەرنامەیەکیم کە لە ئالوەی هەولێر بۆ نمونە تەماتە باسی تەماتایکە دکتۆر هەبوو ئەو کەسێک کە جوودیار هەبوو لەوێ وتی من 100 سندوقی تەماتەم هەیە ئامادەم بە 90,000 دینار بفرۆشم ینی ئامادەم نیوەی مایەکەشی بوو بگەێتەوە من مەمنونم کەواتای وێچتان کردووە کە ئەو بەرهەمانە لە دەرەوێنانی لە دەرەوە سنووردار بکە بۆیە بەرهەمی ناوخۆیی زیاتر هینی لەسەر بێ ڕەواجی لەسەر بێ زیاتر ئەوان هەر بەرمەگوێر لە مانجی 6 تاکو مانجی 11 لەو فترێتی بەرمەگ زۆر بی گومرگ دێکرێت سەر ماوادەکان لە کاتی هاوردەکردنی لە بۆی منافسەر لەگەر ئەوەش بەڵام بەرەمەکای من زۆر زیاتر لە پێویستی خۆمان خاستە تەماتە و خیار و شووتی ئەوانە ئێستا وا خەریکن وەزارەت زراعە لەگەر وەزارەتی بازرگانی دیارە حکوومەتی قەتەر دەورەی جیرا دێونێ ئەوان بیبەن لە خۆیان بیبەن و لەو ڕۆژان یەکەم وەزبەی ماست و ماسای کۆمپانیایکی هەولێر دەڕاتە بەرەو قەتەر دەڕات هەنی لێرە چ بۆ هاوردە دەکرێت بەێ ئەمە هەموو بەرهەمەکاننی ڕەواجی ئێستا لەسەر بزەبت بە بانجان و تەمات و شارش لەو زووتر کات دەڕات بەوەمە بەسە چتان کردووە ئەو ئێستا جۆرە بازرگانیەکان وەکو ئێمە نووسراومانەوەکردن ڕێگامان پێدانەکە ئەو شەریکێ بەرومەکەی خۆمان لەسەر تەماتە و ئەوان دیشکە تەسق بکەن و چۆن بارەکەی بارکە ببن لە هەموو جۆرەکان لە هەموو پارێزیەکان ئەو تعاملی بوون منە قەتەر تعامل لەگەل هەمووان بە یەکسانی لەگە هەمووانی بلەبەرەوە بە سار ناتانی بگۆستۆ لە مەتارەکان دەگۆست بەڵامەکرێت لە شارێکی تر بە سیارە بینی بۆ مەتارگۆستۆ بە هەمان شێوی بات کەواتە بێژگە لە وڵاتانی تر هەیە ڕەواجیان هەیە مەسەلەن لێرە هاوردەوێت 5 سال پێش هەناری هەڵبجەمان ڕەوانی ئیمارات کرد هەلێرە بە تاری دەچ ینی باشترین بەرهەمی هەنار بوو لێ سەرف دەرکات بەڵام ئەو کاتێک بە ڕێژێکی دیاریکرااو بوو بەڵام ئێستانە ئەو پێویستەکانی خوان دایانێت دەکات ئێستامە فاڕۆق باش دانیت پەتاتە پێویستی نە کوردستان عێراقشمان زیاتر هەیە ئەگەر ئەو بازار شوای بیتە زۆر ئاسانتر لەوانە بەڵام پێویستەیە بەس ئەو پەتاتایە هەوردە دەکرێت ئایا ساخ دەکرێتەوە لە بازار ئەمە کێشە سەرکی بینێ دەرەوە نەکە زادەکەین ئێستا ئەگەر هاتوومە بەس برێ لۆ ئەوەی پێویستی چی بکەین باشە پێویستمان بە هەندە بەڕات هەبوو لە بۆی ئەگەر ماوەی ئەو کاتێک بەرهەمدی ڕایگەری هەتا کە ئەو کاتێککە سەرەکانی بەرزەوە جوتارەوە زەرمەدا ئێستا پەتاتە لە جوتار زەرمەدەکەینەوە ئێستا کە هەموو پێغرا دەگاتی جێگانێت خەزی بکە لەو گۆڕە ببینێت تێک دەچی کەواتە مەزبوو دەبی بفرۆشی بە ساری 6000 ئەنیە لە ناوخۆیە بازرگانەکانی هەریمی کوردستان ئەو ئامادەیان تەیە لە جیاتی لە دەرەوە شت بێن هەوڵدەن شتی ناوخۆ بەڕووبوومی ناوخوا وەردەی دەرەوە بکەن ئەگەر بشین جیاوازی کاتێکە تو ناتوانین بێ هاوڵاتی دەبی لە ئەو مادەیە بخۆی ئەو کاتێککە سعرەکانی جیاواز خەرک بەخۆی ماوەدەکەی خۆی دەڕات بەڵێ کەواتە کاکی فاروق لە کوردستانە باسی پرۆژه ئاودێری دەکرێت پرۆژه ئاودێری زۆر کەمە ڕوبەری کشتتوکالی لە 115 بزانم ئاودێریە بۆ نمونەکرد دەشتی هەریر و دەشتی شارە زۆر و ئەوە کۆمەڵێک شوێن هەیە کە ئەم پرۆژه ئاودێری بچێتە ئەم ناوچانە ئەکرێ بەرهەمی تری کشتتوکالی بە ڕێژێکی زۆر بەرهەم بێنرێت بەوە چتان کردووە لە وەزارەت چەند پرۆژەی ئاودێری زیادکەن هەر کەمە بۆ کوردستان چونکە ئێمە ئاوچ زۆرمان هەیە بەڵام پرۆژەی ئاودێریمان نییە پێویستمان بە پرۆژەی ئاودێری هەیە ئەخر هەموو شتێک هەیە بەڵام گرنگە پلان هەبێ گرنگە جێبێجێ بکەی پلانیش گرنگە دامی ئابووری هەبێ لە پشتەوە پێویستی بە بودجە ئێستا بۆ نمونە ئێمە کارگەی تۆ پاکەرەوەمان هیچ بودجەیاندانە ناو بە سات کارگەی کە تۆی پاکەینەوە بدەین بە جوتیاران ئێمە پێویستمان بە چەند پرۆژەی استراتیژی ئاودێری هەیە لە کوردستان استراتیژی ئاودێری بەڵێ چکە ئەگەر پرۆژەی استراتیژی ئاودێریمان نێبی ئێمە چکە ئێستا احتیمال لەسەر پرۆژە بچووکەکان دەکەین چەند پرۆژەی استراتیژی ئەگەر هەبی ئاودێری دەتوانین نەک بەرهەمەکان بەش خۆم بەلکو هەمووی بنێرینە دەر ئێستا کە گەنم پەتاتە پیاز دەتوان هەستا بخۆی تێرایی خۆمان هەیە لەو بەربوومە گرنگانە ئێستا خۆی لە جیهاندا 5 بەربوومی گرنگ هەیە گەنم جۆ برنج گەنمە شامی پەتاتە ئێستا ئەمە هەنگاوی زۆر باشمان نانی گەنم زیادە لە خۆمان هەیە گەنمە شامی ئێستا پێویستی خۆمان دەکا بەڵام توالەی پێویستی پرۆژەی ئاودێری توالەی ئەندێک پرۆژەی لاوەکیمانە یەکە پرۆژە استراتیژیمانە بە کە لەو بارەیە و احتیمامی پێ نەدەی پلانی توکمە و استراتیژی دوورمەودات نەبی چیەکە هەنیا باش فترەیەکە تەوا ئەڕوە جوتکارێکە مەدەنیە جارێکی دیکە و بەرەمە بکە هەمووی لە ناو بچێ نیوەی مایەکەشی بنەگەڕێتەوە ئێستا ئێستا مە پێویستمە بە پرۆژەی ئاودێری هەیە چونکە
زێمان هەیە پرۆژەمان هەیە کاتی خۆی کە بودجەمان هەبدەبا ئەو پرۆژدان هەموو جێبەجێ بکرا ئێستا بەنداوەکی یەکجار زۆر کرا لە کوردستان وابزانام ئێستا بودجێکی تەرخان کرا بۆ تەواوکردنی ئەوانەی کە لە جێبەجێکردندانە. بەڵێ کەواتە بەڕێزان طبعا ئەمە زانیاریەکی ڕاستە لە کوردستانە 30 ملیار متر سێجا ئاو هەیە کەواتە ئێمە لە ئێران لە حتا لە رووسیاش لە وڵاتانی دەوروبەر هەمووی دەوڵەمەندترین لاو زیاتر لە 180 ئاوی هەرێمی کوردستان بۆ عێراقی شەڕوان لە کوردستانیشە هێشتا پرۆژێ ئاودێری استراتیژی نییە وەکو کاک فاروق دەڵێ کەواتە دکتۆر ئەنی ئەو هەموو سەروەت و سامانەت هەیە کە ئەکرێت ئەمانە بەکاربهێنیت و ببیتە خەوان ئابوووریەکی زۆر بەهێز خەوان ئاسایشێکی خوراکی توکمە کەواتە ینی چی کەمە بۆ وەکو پێویست حکوومەتێتی مای پێ نادا ئیسرافۆکی زۆر کرا لە پارەپارەی زۆر گەشتە دەست حکوومەت بە تایبەتی 2023 لە پاش ڕوخانی ڕژێم پارێکی زۆر ما بۆ لە نەفت مقابل غیزا پێکەوە داخل بوو وەک بە ڕێزان لە هەردووکەیان لە حکوومەتن وەختە چی کابینەکمان لە کابینەکان زان کابینە 5 چلوچا وەزیر تێدا بەزان گوت پارەی خەچکە کە پارەت زۆر بوو تۆ بیر لە ئینتاج ناکەیەوە بیر لەوە دەکەی و پارەی سەرف بکەیەوە بەڵام کە ئێستا گەیشتینە مەرحەڵەکی من سوپاسی حکوومەتی عێراق دەکەم کە بودجێ بڕین لەبەرەوەی بەخۆ هاتینەوە زوو بەخۆی هیناینەوە بۆ ئەوەی احتیمال لەسەر خۆمان بکەین پێویستمان بە کەس نەمینێ وەک بە ڕێزیان بە حەز دەکەم 5 بەرهەمی کوشتتوکالی هەیە لە جیان هەر 5 لە وڵاتی مندا هەیە بۆ لە دەرەوە بێ کاتی من بەرهەمم دەبی بۆ گومرگ زیاد کەم ئەسڵەن ڕای دەگرم ناهێنم داخل بێ گومرگ زیادکردنەکە لێرەدا بە هەڵەیەکی گەورەی دارایی من دەیزانم تۆ چەند درهەمێک یان چەند دینارێک پارەت بەدەست دەکەوی بەڵام بەرهەمی خۆیان دەبێت ڕای گرن بانێ ئەو کاتە زۆرترینەوە بەرهێنان حکوومەت لە باری خانوبەرەیە کرد بەدەیان ملیار دلار تیا خەرج کرا و خەلکیش زۆربیان کرێکیە ئەو خانوان شقەکانی زۆربیان بەتوانە لە بەرەو خەڵی ناتوانێت بکرێت لە هەرێمی کوردستان بۆ نمونە ساڵانە پێویستی بە 37,000 تۆن تەماتە هەیە تەماتەی مەنج ئەنی لە کوردستانە کارگەی وەکو هەریر هەیە داخراوە دەرگای داخراوە هەنی ئیشی تیا ناکرێت وەکو پێویست چی بکێتیان بەرهەمای کرێت لە ناوخۆیان دەبێت لێرە دەگەڕێتەوە سەر وەزارەتی کار وەزارەتی کار من بە هەردوو بەڕێزام کۆت پێش ئەوەی بێنە نابەرنامەکەت و لە وڵاتی من ئیشکەرمان نییە خەڵکمان دروست نەکردو لە ئیش خەڵکمان دروست کردو بەزە ماڵەوە دانیشی ڕخنە بگرێ ڕخنەکانشی هەمووی ڕخنای تەحتیم کرە بنیاد نەنیە بەز دەزانێ بڵێ ئەوە نییە لە شوێنی خۆی هەناسیتەوە کیلۆیەک تەماتە بچینیتن لەوەی لە حەدیقەی خۆی بەیانی ئەمە بەحسی دەش دەکەم بەحسی ناوشا ناکەم لە شتێ دانیشتە بەداخەوەی ڕۆژە سەفرەکەم کرد لە بۆ دەرەوەی هەولێر هەندێک گوند هێدارش لە تێرانێ گوند لە ناو وڵاتی خۆم لەو کوردستانە داری نەچاندیە تەمبەڵخانەکمان دروست کردبوو بەڵام ئێستا وای دەبینم لە تروسکەی زۆر گەورەی هەیە وڵات باگا هاتیە خەڵکەکە باگا هاتیە حکوومەتەکەی باگا هاتیە دەزانی دینارێک دێ چۆن لەو دینارە دەبی سێ ڕۆبعی لێ سەرفکە نەو دینارەکەی هەمووی خەچکە بەرەو سیستەماتیکەی دەوڵەت بوون دەچین بەڵام پێشمان بەڵێدەم هەیە بەڵام پێشمان بە پلانێکی 5 ساڵی تا 25 ساڵی توخمە هەیە و ئەوەی من دەزانم گلەیەکە بالەوەش بکرێتن لە هەردوو وەزارەتەکان ئەوی ئەمن ئاگەم لە سەروی خۆیان ئەوانی ئیشەکان دەکەن زۆر ئاگداری ئیشەکانیان نینە بۆ یعنی ئەوەی سەروی خۆیشەکان تو ئیشێکێکی ئاگادار نەبی چۆن نەویشێک یعنی من وەک بەڕێزیانەوە هەردوو چەنددا دەنیشن ئەوان بە ئیشەکانیان ماندوونە بە سەروی خۆیان لەوە هەندیوان نازانن بەرپرسی ئەوان کاک فاروق و کاک محەممەدیش خۆیان بکەین واز لە ڕۆتینات بینین واز لە شێوەی ئیدارەکردنەکەی شوێی داکرد دەبی بگۆڕێ دەبی تێبگەین وەزع گۆڕا دەبی تێبگەین ڕۆژی پۆزلێدان و سوڵتەی نەمایە ڕۆژی بەخێوکردنی ملەتە ڕۆژەکە بە سەدان ساڵە ملەت انتیزار دەکە بە دەولەت بوونی کووردە بەو ناوەی هەندێکە چیان بەداخەوە کە ئیش دەکەن ئەنی پێت وایە لە کوردستانە دکتۆر پانال زۆر دەکرێت دیبێت زۆر دەکرێت خەرێکە بێتە مدلی دیاردە نیە ئەنی زۆر دەکرێت زۆر پلان ئامادە دەکرێت تانسیق لەگەڵ حتا وڵاتانی شەکرێت منەزەماتی دووەلی دەکرێت پسپۆرانی دووەلی دەکرێت بۆیە لە فلان سێکتەر من بتوانم پێشکەوتن بەدەست بێنم بەڵام ئەخیران وەکو پێویست نییە حەبری سەر وەرەقەی و تەواو ئەنی پێت ئیشکالەوە بێ بەرپرسی یەکەم کەسێکی تایبەتمەندیە درست من یەک سوال لێرە دەکەم نازانم بابنێ لە سەرۆکاتی وەزیران بەڵێ چەند ڕاوێژکاری بەڕێ سەرۆکی وەزیران لە زراعە دەزانن ئەو پرسیارەکەم لەوەیە چەند ڕاوێژکاری جەنابیان لە سناعە دەزانن نەک لە سناعە دەزانن ئەمن دەرێم لە سناعە کاری کردبی سەر و پەنجەکانی دەستی هەلوەرابی لەگە دەستکە خەنکەناسی لە کشتتوکە قابلە نەبی دکتۆر بنابینم نبینی پێت وایە نیە نەخرە من نبینم
نابینم لەبەرەوەی هەندێک شت دەکرێت وڵاتە چی زێرم هەیە بۆ تعاملی تەنەکەی لەگە دەکرێتن ئابوووریان وڵاتێکم هەیە لە هەموو شتێک یەکتیفایدە هەیە وڵاتەکەم هەیە زۆر بەهێزە بۆ چاوی سەیری بکەم من لەگە حکوومەتەکەی نیمە لەگەم لە تەکەشم لەتەکەمان فۆرم وەک جنابتان بەحث دەکەن لەسەر قالوقی لە چی دەستگای لە دەستگایگە ڕاگەاندە چ قسە دەکە خەڵک دەستی شت دەکرێت لە خۆی گران دەکا بەڵێ کاک محەممەد کەواتە زۆر جا باسەوە دەکری چی بکێ بەرهەمی ناوخۆی زیاد بکە ئەم بەرهەمە ساغ بکرێتەوە ئەم بەرهەمە لە ناوخۆیە بێگومان هەم خەڵکیژە بێ بەخاوان کارە هەرمی کوردستانش ئەبێ بەخاوان کارگە ماوادیە دەگیش لێرە بودابین دەکرێت ئەمە بێگومان کارێکی زۆر باش دەبێت ئێوە چیتان کردووە زۆر جا باسەوە دەکێکەوە بەرهێنەران بازرگانان ئامادەی ئەوەیان تیانە کە دەست بۆ ئەم شتانە بن وڵە تا کوێستا بۆ بێژە لە کاری نەپیش سازی نە لە کشتتوکاری لە کوردستان دەست بەکار نەبووە بە حقات ئەوەی هەیە هەر هێنان و بردەکەی بازرگانەکەی دەکەن ئەگەنا تو تا کوێستا کارگەشی عملاقمان نییە وەکو باس کرد و دۆشاوی تەماتای ئەوەی هەریر بفەرمەوە ڕاوەستا ئێستا شارە زۆر ئەو سارەوە خەریکە دەستی بەکار کردیە ئەگەنە ئەو بەرومەی تەماتە لە دهۆک هەیە ئێستا کارگەشی لەبی لێ سەرفی دەکات دوجارەکە ئەو کاتە زەرمەند نابیت بزڵ پیشسازی وەسەتی شار نەک ئەگەر گەورەش نەبی لە کارگە وەسەتەکانیش لە وەزارەتی پیشەسازی بەرپرسی یەکەم لە بوارەیە پێشاندێک میوانی بەرنامەیە ببووەتی بازرگانان و بەرهێنەران ئامادەنینە لەو سێکتەرەیە وەکو پێویست یارمەتیە بدەنەکە ئێمە پێمان باشە ئەو سێکتەرە بدەینە کەرتی تایبەت ئەوان گرنگی پێ ڕاستەکە بازرگانەکان بەویشە نەکەن بەڵام بازرگانەکان لەبەر لە حدودەکان موادی دێن بنافسەی دەوڵەتانی دەوری بەرە پێ ناکرێت یعنی ئێستا هەر کارگەشی لێرەدابنێ ئەگەر تو بەرامەکەی ڕانەگرێ دەرێبێتر ناتانی بەڵامەکە و بازرگانە لێرە کارگەی بکاتەوە ئەو ماوادە لێرە دەسەکەوێت لێرە ساقیستان کارکەر و مواد سەرفیاتی زۆر زیاتر لەوەی کە لە منافسەی دەرێ پێ ناکرێت ئەگەر تو حدودەکەی لێ ناگرێت ئەو بەرهەمەی کە ئێستا لە کوردستان هەیە ئێستا بۆ نمونە پەتاتە هەیە ئەگەر پەتاتە لە دەرەوەنێتر بخۆ پێداویستەکان شارژ دەبێت و دوجارەکە زەرمەند ناکە بەڵام بەڵکو جەنابی دوکەفرن بە مەبلغی چەند مەبلغی پارە وەرگی لە گومری چی استفادە هەیە لەوەی کە بە لاچیدی دوجارەکەی خۆمان تدمیر کردە کەواتە کێیە ئەمانە ئیجبار بکات لەوای بەرهەم لە دەرەوە تهدید بکرێت سنووردار بکرێت حکوومەت بەرنامەی لە هەر چی شێک مادەی اکتفا ذاتی کرد نێلی ئەو بەرومەوە داخل کوردستانی پێت وایە حکوومەتە کرد نیەتێکی جددی بێ ئەتوانێت ئەم پرسە دەشتانیت بیکە دەشتوانی بکە دەتوانی بیکە تۆ ناتەنی هەردەمەک مادەی اکتفا ذاتی بناری بێت زۆر ناهێلی داخل بلا حدود هەلێک ناهێلی دەرچی بۆ ناتوانانی دەکرێت بەرهەم بیکە بەڵێ بۆ نمونە دکتۆر باسی هەناری شارە زۆر کرد من برادرم لەوێ هەیە باغی هەنار هەیە لە کاتی بەرهەمەکەیان نییە نازانی چی لە بکە هەمووی بەفیڕواچی ینی نیوەی مایەکەشی بۆ ناگەڕێتەوە لە ئامیدی سێو هەیە بە سەدان پۆلی سێوەی بەفیڕواچی من هەردێکوانە پێداویستەکانی دابین دەکرد کەواتە قسەتان نەکردووە لە ژوورە بازرگانیەکان هیچ کاتێ لەسەر ئەم پرسەیە سەکرای بەڵام کە ئێوە هەوڵدان حکوومەتی جبارکەن ئەمە لە خزمەتی خەڵکدایە لە خزمەتی بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمدا کە بەرنامەی هەبووە لەو شێ بکرێت دەبی کەرتی تایبەت باشەوەی چکە زۆر کارتی گشتیمانە بوو ئیسمان وەک پێویست نەیتانی لەسەر پێ بمینێتەوە تاکو ئێستا بڵێ کای فارغە گەرمە بەسەوە پرسیارێکی گرنگ بوو دکتۆر هەر بەرپرسێکی حکوومەت بێنمێرە ئەلێکەر پلان هەبایە دەبێ پلانمان نەبێ نزانم چی هەبێ آخر حکوومەت ئەگەر پلانی نەبێ پلانی استراتیژی نەبێ لە بۆ سێکتەرە گرنگەکانی ڕاوشەکە لەمە باشە دەبێت ئەمەش بۆ خۆی کێشەیەکی زۆر گەورە نییە پلان ڕوح و دڵی دەوڵەتە ئەو هیچ قسەی لەسەر ناکرێ بۆ نمونە چی بۆ جەنابەت لە کوردستانی تورکیا ئێستا بڕۆ معمەلێکدانێ حکوومەتی تورکی تا 5 میلیۆن دلار قەرزت پێدا دەدا بەدەسا بۆ دەگرێنێ بەبێ فایز بەرامبەر چی بەرامبەر ئەوەی سی عملەی لە بۆ ئەو 10 ساڵە بەکار بێخی مەعاشی بدەیت ئەوە یەک ساڵی یەکەم ئەگەر با 1 میلیۆن دلار شتە تەزدیر کرد بۆ دەرەوە لە تورکیا پەسەپۆرتی دیبلۆماسی دەداتێ وڵاتی من بەو قەیرانەی ئێستامە تێدا دەژین لە جاتی دەعمی سناعی بکە کارەبای لە سناعی زیاد کردە لە 20 دیناری کردە 125 بڵێ لە جاتی دەعمم کە ئیش بکەم هەستا باری قورس کردیمە باجی لە سەرمدانە باجی لەسەر زیاد کردیمە کرێی زەوی لەسەر زیاد کردیمە کرێی کارەبای لەسەر زیاد کردیمە و دەعمی شم ناکە لە حدود شتی بێگانە بێ کاپلان ئەوەی کە دەریم کاپلان نییە ئەگەر من دەمەوێ لە ڕێگەوە چایکەم پێش هەموو شتێکی دەبی چیلۆیەک تەماتەی کوردستان بە 10 کیلۆ زێڕی دەور و پشتەبی کەواتە کاک فارۆق لە مەسلەی پلانی استراتیژی حتا ئەو شێوەی کە کشتتوکالیە لە هەرمی کوردستان دەکرێت هەموو شێوەیەکی تەقلیدیە لە کاتێکە زیاتر لە 30 زانکۆمان هەیە لە کوردستانە بە ئەهلی و بە حکومیەوە
زۆربەی زانکۆکانیشان کولێجی کشتتوکالی تایە هەنێوە بۆ ئێستیفادە لەو خەڵکی پسپۆر و لەو خەڵکی ئەکادمیتان نەکردووە ئێستا زۆربەی تەقلیدی نەماوە ئێستا بۆ نمونە لە گەنم ئێستا باشترین شێوازی چاندن بەکاردێنەگەن بەرهەممان دەتوان بێن لە بەرهەمەکانی جیهان وەکووانە ئێستا لە خانی پلاستیکی ئێستا بە هەزاران خانی پلاستیکی هەیە لە سلێمانی لەوەی بەس چییە کێشەکە لەوەیدا کە بەرهەمی خۆمان پێدا دەگا نرخەکەی هەرزان ئێمە وەختی کە بەرهەمی خۆمان پێ قەدەغە دەکەین بەڵام لەولا احتیمالە لەولا هەندێک بێ یان گومریگەمالە دێتەوە حقیقەتێکە ئەوە حقیقەتەکە دێت کە دێ نازانین کودێ بەس بەرهەمی خۆمان کە خیال پێدەگەن وەستان زیختان هەیە لەگەڵ وەزارەتی پیشەسازی و بازرگانی لەوەیە لە کاتی بەرهەمی ناوخۆیە ئیترسەکان بەڕووی هەندێک بەرهەمدا بەڵێ تەنسیقە کەواتە دەستە وەزارە مالیەتی تجارە سێ وەزارە دێتە ناو یەک ئەوە ناکرێت ئەنی تەنسیق شتان لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانیە لەسەرەوە لە زۆرشی تەنسیقمان هەیە بۆ نمونە لەسەر گەن پێچەند ڕۆژێکی کۆبنەوەی پێکۆماکە لەگە وەزارەتی بازرگانی کە ڕێگاماندا گەنم بێت داخل بە هەموو شێوەکی ئەنی زۆر جار باسەوە دەکێت کە لە کوردستانە هەندێک کەسی دەسڕۆیشت و قۆرخی بازاریان کردووە قۆرخی ئەو بازرگانیکردن بەو کێراسانە کردووە کە لە دەرەوە دێن لۆبیەکی باشیان هەیە لە ناو ماسەتەکانە ئەوان هوی ئەوەنە کە ڕێگیری لێ نەکرێت ئەمە ڕاستە؟ نازانم زانیارم نییە دەربارەوە بەس یعنی کەش دێ دیارە یعنی چەند خەڵکانێک کاتێ دەتوانن توانێت ئەویان هەیە کە لە دەرەوە بینن داخلی کوردستان بکەن کەوا ئێوە لە ناو خۆتانەوەکو وەزارەتی کشتتوکال کە بربڕی پشتی هەر وڵاتێکە بێگومان بەتایبەتی بوو ئێستا هەرێمی کوردستان کە زۆر گرنگە ئێوە چیتان کردووە بۆەوەی لەمە دوایتر بە شێوازێکی تر بە سیاسەتێکی تر هەوڵ هەموو شتێک بە بودجە دەکرێت ئێستا جەناب پێستە گوت بودجەکەی وەزارەتی کشتتوکال 102 بە 102 چی دەکری ئای لۆ کشتتوکال کەچی لە هەموو وڵاتان جیهان یەکەم بودجەی وەزارەتی کشتتوکال دادەندێ کەواتە ئەوەشتان لەگەڵ حکوومەت تاوتێ کردووە بەڵێ باسکرا حکوومەت بودجە بۆ بودجەی وەزارەتی کشتتوکال 102 کەچی دەبا زۆر لەوەی زیاترە چونکە بۆ ئەوی کە چەند ژێرخانێکی کشتتوکالی هەبی لە کوردستان وەلو ئێستا لە زۆر ناحێ بەرەو پێش چوونێ ئێستا بۆ نمونە هێلکە بریشگەوان پێت وایە بۆ سەدا دووبووە لەبەرەوە برنجی دەرەوە کە باس لە پلاستیکی نظامچێکە لە برنجی کوردی خۆشترە تەماتای نایلون لە تەماتای کوردی خۆشترە لەبەرەوەیە هۆیەکەی چییە ئێوە بەرپرسن لە وەزارەتی کشتتوکال ڕاستە ئێمە بەرپرسی بەس بەرپرسی ئەوە نینە لە بودجەدانان ئێمە داوای بودجەی دەکەین بۆ نمونە ساڵان داوای نزیکەی 500 ملیار دینارمان کردێ بۆ کڕینەوەی گەنم کەسی تاکو ئێستا جێبەجێ نەکراوە کومەڵی کارگەی حکوومیە چتان کردووە لەگەڵ وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئەو کارگانە جارێکی دیکە بەگەر بخرێت بۆی ئەو ماوادە کشتتوکالیانەی کە لە هەرمی کوردستان هەیە لەوێ ساغ بکرێتەوە ئەو کارگانە بەڕێین بدێتە کەتی تایبەت باشتر لەوەی کە حکوومەت بۆ ئیشە هەستی کاتی خۆی کە ئێمە کارگەی ئاوی تەماتەی هەریمان بەیشێ خست باشترین زۆری ئاوی تەماتەی هەبوو نەک لە هەموو منتیقەکەی هەستا وڵاتانی دەرەوە تەقلیدیان کرد نفسی ئەوەی تەقلیدیان هینانە بازاری کوردستان بە سعرێکی باش بۆ ئەوی هەم کارگەکەی دابخەین هەم نەوعێتەکەی برێن باش نییە تەقلیدیان کەرای چۆن لە دەواازەکان داخل بوو وڵی دەرواز چون ئەو بازرگانە چ تەقلیدی ماوەدێکی ناوخۆیت بکەوە لە بازارێکی تۆ منەفسەی خۆت بکە ینی لە مێژە ینی ساڵەکانی نزیکەی 2000 ئەو بکە کارگەی دۆشایی تەماتەی حریکە بەکار هەت باشترین زۆری وەدەستێنە کەچی لە وڵاتەکانی دەوروبە کە دیتیان نەوعێتەکەی باشە و بەرەو پێشوە منافەسەکی ئەوەیان کرد سعرەکەیان تەقلیدیان کرد بە سعرش کەمیشی نیان ناو بازاری کوردستان بەڵێ کەواتە کاک محەممەد ئەوەی ئێمە باسمان کرد ئەنی بەداخەوە لە دەواازەکانە ئەنی ڕێگیری لەو ماوادەنا ناکرێت کە دێتە ناو هەرمی کوردستانەوە ئەم ڕێگریە وەکو ئێوە تەقیمتان کردووە وەکو چاودێریتان کردووە ئەوی تەقلید بی بەگشتی ئەو بەرو بمایکتون لە ناوخواتوانی بۆ خەڵکێکی دابیم کە بە زیادیشەوە لە دەرەوە دێت و ناشوە سێنرێت بەنسبەت ئەو موادانێک فاروق دەری تەقلید دەکرێت ئێستا کە هەر کەسە هەر مادەک لۆگۆکەی خۆی تۆمار دەکەنە لە وەزارەتی بازرگانی کەس ناتوانێت ئەو مارکەویان ئەو لۆگۆوی تەقلید بکات ئەگەر تەقلیدش بکات لە ڕێگای دادگا چارەسەری دەکرێت کەواتە بازرگا وەکو پێشان ناتوانێت لە بازارەکان کەلوپەر بەکەیف خۆی داخل بکات مەسەلەی تەقلیدکردنەوە مەسەلەیەکی باوە لە کوردستانە زۆر بازرگان هەیە باسەوە دەکێتە چیتە چین ماوادێکی زۆر بێکواڵێتی ئارمێکی بە براندێکی زۆر باش عینوانێک بدانرێت دێنتە کوردستانە فرۆشرێت دواتر خەڵکی استیفادە لێ ناکات زۆربەی ئەو ماوادانەی داخلی هەرمی کوردستان لە هەموو کەرەسەکانە ماوادی کوالیتیان نزمە
ئەنی ئێوە چیتان کردو بۆ ئەمە بەست ئەمە کۆنتڕۆل بکەن بەنسبەتەمە ئەوە ئیشی زیاتر بەزاری تەختیتە کۆنتترۆل زۆری لێ بەڵام ئەوە وەکو چاودێری بازرگانی لە بازار وەکو بازار وەکو بازرگانی بەسەمە تەسیلی و دەکۆی لەو بازرگانەکان بچین کەلوپەرەکان بینن ئەگەنە لە بازار بە کەلوپەرەکان ئازادە لەوەی خەرکەکە ئێستامە لە زۆر دوکانەکان مارکەتەکان بگەڕی بەوادەکان سعلەکان جیاوازە لەگەرەوەی سەبەکەی وێ کوالیتەکەی باش یان مانشاکەی جیاوازە هەندێک خەرکە سەردانی بازار دەکاتن مادەک دەبیتن سعرەکەی پێگرە ڕاستە بەڵام ئەوەی وڵاتێکی دیە لە وڵاتیشی نزمتر نرخی زمتر و کوالیتەکەشوانی ئەوە بەڵام لە هەمان کات ئەو کوالیتیکردن دەردەسیتن کە دەنێنێ کۆنتترۆل بەستم تەزویرکردنی ئەو مارکانەیە ینی ئەو براندانەیە براندەکان زەحمەتە بتان کەسێک تەزویری هەیە لەوانێ نمونەی زۆری شەوێت زەحمەتە بتان تەزویر براندەکان بۆ نمونە گڵوپێک لە سین دێنێت ئەلە باشترین بە ساڵی شەکا بە چەند ساعتێک خەڵکی شو ئازانێ بۆ نمونە خەڵکی شو ئازانێ ئەم گڵوپە کارەبایە ڤۆڵتێکی کارەبای ئەوە کو نمونەی کاکە لە بازارشتە بەشەکە پێ دەرێ ئەو گڵۆپ بە 500 دیناریەوە بە 1000 ئەوە بە 5000 پێ دەرێ مەبەستم براندەکەی سەدە ئەنی تەزویرکردن ناکە براند مارکەبی تەزیید بکرێت لە تاین دەستکاری بکە ئەو براند نیست کە مارکەی نییە گڵۆپەکە بەڵێ کاک دکتۆر ئیتر بەرنامەکەشمان بەرەو کوتایی دەڕوا لە ئەخیران پێم باشە سەرنجی تۆ وەکو ئاکادیمیەک لە ڕەوشی ئێستای کوردستانە چییە کە فعلا ڕەوشەکە مستەقڕە پێت وایە مستەقڕ دەبێ پێت وایە هیچ مەترسیەکی لەسەر نابێ بڵێ خۆی بە ئێستەقرار دیتۆ لە بەرەوەی لە هەموو قەرانێکی ئابووری دوو ڕێگە چارەسەراییە چەند حکوومەت مداخلە دەکە وەک لە نەکسەکانی 2024 و 2011 دیمان کە ئێستا نەکسەی ئابووریدایە هەموو جیهان یانیش ئابووری خۆی چا دەکاتەوە ئابووری هەرێمی کوردستان زۆرەوەی بەهێز بوو بێ مداخلێ حکوومەت ئابوووریەکە ڕاستەڕێ خۆی گرتیە و بەعام ئابووریەکی چاکە بەڵام چی بکرێ ئەویان پێداچوونە بەگشت کاری حکوومەت سیستەماتیکەکەی من پێم باشە پێش هەموو شتێکی وەزارەتی دارایی وەزارەتی پلان بکرێتە یەک وەزارەت 2000 کەسە لە لای کارنەکە وەزارەتی پلاندانە ڕێڕەوی وەزارەتی ئەنی پێت وایە ئەو فەرمواسساتیا لە کوردستانیشە بخۆی شکالێکە لە چونیەتی ئیدارەکردنی تەبێ وەک جەنابیەوە بەحث دەکا دوو گەورەترین یاسامان هەیە هەردوو یاسا لادراوە یەکیان یاسای احتیکارە کە سەرۆکی هەرێم تەوقیع لەسەرکرا یەکیان یاسای پاراستنی بەکاربەرە کاتچخم هەردووچیان نەکەتێتە جێبە جوان ئەو بکرابایە ئەوڕۆمان نەدەدیت یاسا دەکرا تۆ ئەگەر لە هەولێرەگەر لە شێ زیاتر سیارەی باشۆی یەکسە غرامە کلۆ دەنووسێ 800 خەڵکە چێە ئەمنی قومی وڵاتەکەمی دایتە بەر تۆپانی بەر پێخۆی بە ئەنوا عاشقا قسە دەکە خەڵک دەترسێنی کەچی بە یاسا هیچ لە کەواتە دو پرسیاری منەوەیە دکتۆر لە کاتێکە دراوسێ ئێستا ئیران و تورکیان سووریا ڕەوشەکەی وایە ئەوە عێراقیش ڕەوشەکەی وایە ئایا ئەو وڵاتانە ئەو بەرژەوەندیە ئابووریانی وڵات لەگەل هەرێمی کوردستانی ئەو اتفاق استراتیژی ئابووری لەگەل وڵاتی خۆمانایە ئەو ئالوگورە بازرگانی کە بە ملیارەها دلار ساڵانە دەخەمێنێت لەگەل وڵاتی ئێمە هەیە ئایا لە ڕەوشێکە ڕیفراندوم بنمونە کە پرسێکی زۆر ئاسایی دیموکراسی خەڵکێکە مافی چارەی خۆنووسین دەستی شامکە پێت وایە لە ڕەوشێکی وایە ئەوان ئامادە بن بەرژەوەندیەکانی خۆیان بخەنە لایەکەوە نەرگا لە ئێمە بگرن نەخێناتوانن بۆ ناتوانن لەبەرەوەی کێ زەرارەکە پێت وایە ئەوان زیاتر زەرەر دەکەن لە بەرما هەردووچیان داخن لە بینەکە برادرانی عەرەبی سوننا لایەنگەری منە سنووری دیکەمان هەیە لەگە ئوردون و سعودیا ئەو کەم و کوڕی لەوێن دەرا بە لایەچکە وڵات تعویز دەکرێتەوە لە بیریژ نەکەن زیاتر لە 30 قۆنسولخانە لە هەولێر هەیە زیاتر لە سوپای 12 دەولەت لە هەولێر هەیە زیاتر لە 3 فڕۆکەخانەمان هەیە زیاتر لە 72 مادەمان هەیە نەوتمان دەڕوە شەڕ لەسەر ئەو نەوتە دەکرێت هەموو جیهان لەسەرمان بەجوابدێ ئەو خەڵکی کە دەترسێ برسیبی بە قودرەتی ئیلاهی برسی نابی ئەگە برسی بوو ئەم لە لای خۆمەوە وعد نەهێنم برسیبی ئەی پێم بکرێت لۆ یەکەم کەواتە وعدی پێ دەدەم هەر کەسێک لە هەولێر برسی بۆ من تێریکەم زۆر سپاس بۆیەوە بەڵێ سپاس بۆ تێبینیەکانتان سەرنجەکانتان بەڵێ بەرزان کەواتە بەپێی قسەیان بەڕێزانە بێ ئاسایشی خۆراکی ئێمە پارێزراوە و مەترسی لەسەر ژێرخانی ئابووری وڵات نیە ژێرخانی ئابووری وڵات زۆر تۆکمەیە بەڵام پێویستی بە پلانی استراتیژی و بەهێز هەیە پێویستی بە ئیرادەیەکی بەهێزی بەرپرسەکان هەیە کە ئەوان بێنەخوارەوە فعلەن کەسی باش بن و کەسی پسپۆر بن و کەسی تێگەیشتبوون لە وەزەکەیە وەکو پێویست ئیش بکەین تر ئەم سەردەمە سەردەمی ئیشکردنە وەکو دکتۆرەتی سەردەمی پۆز لێدان نیە بەرپرسەکان سەردەمی ئیشکردنە وەرنە ناوخەڵک وەکو پێویست هیچ بکەن وڵاتی ئێوە لە هەموو ڕێیەکەوە ئامادەیە بۆەوەی وڵاتێکی زۆر تۆکمە و زۆر بەهێز بێ لە هەموو ڕاستەکان ئەمە ترسیشی لەسەر نییە زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەڕێز ئێمە بێت